هەموو چاوەکان لەسەر هەنگاوەکانی سەرکردایەتی سیاسی کووردە چۆن ئەم دۆخەی ئێستا کە بە هەرێمی کوردستاندا گوزەر دەکات تێی دەپەڕێنێت و بەدوای چ بەدیل و هاوکێشەیەکی نوێژدا دەگەڕێ بەڕای چاودێرانیش دۆخەکە بۆ کورد قورسە و پێویستی بە نەخشە ڕێگای نوێ هەیە بۆ دەربازبوون لێی. پێویستە کورد لەسەر دوو ئاس ئیش بکات. یەکەم لەسەر ئاسی ناوخۆ خۆی ڕێکخاتەوە، خۆی بەرگێکی نوێ بەبەری خۆی بگاتەوە و دووبارە سیاست و ئامانجە استراتیژیە باڵاکانی کورد دیاری بکات. بێگومان ئەمەش بە یەکریزیەکی تاو لە نێوان لایەنە سیاسیەکان هەبێ کە ئەمە بەڕای من زۆر ئاسەمە بەدی بهێنرێ و دووش لەسەر ئاسی نێودوڵەتی کورد پێویستە لایەنی دیبلۆماسی خۆی بەهێز بکات لەسەر ئاسی ئەوەی کە چەند پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ئەقلیم و عێراق و ناوچەکە و ئەمریکا و جیهان بەگشتی فراوانکە و دووش بتوانێت معادلە نێودەوڵەتیەکان معادلە ئەقلیمیەکان بخوێنێتەوە. ئەوە خاڵێکی زۆر گرنگ. ئاراستە و بیرکردنەوەکان بەو جۆرەیە. قۆناغی یەکەم دەبێت باشکردنی بژێوی خەڵک بێت، دواتر ڕێخستنەوەی نێوماڵی کورد و دروستکردنی کۆدەنگی نیشتیمانی لە پرسە چارە نووسازەکان، دواتر کۆی کێشەکانی کورد بکرێن بە مەلەفێکی نیشتیمانی و لە دیدار و گفتوگۆکانی کورد لەگەڵ حکومەتی ناوەندی وەک خاڵی دانووسان بخرێنە ڕوو. دیارە بەدیل تاکە بەدیل ئێستا گەڕانەوەی بۆ بەغا بەڵام لەژێر دانوستانە لەژێر سەقفی دەستور و پێکهێنانی وەفدێکی تەفاوزیە کە هەموو لایەنەکانی تیاابێ ئێستا زۆر گرنگە هەرێمی کوردستان یەکێک لە گرنگترین ئەرکەکانی ئەوەیە کە یەک ڕیزی نێوماڵی خۆی بکە و بژێوی هاوڵاتیان دابینکە. ئەمە گرنگترین ئەرکێکە کە حکوومەت بتوانێت پێی هەڵسێ. بۆیە ئەمە تاکە کارێکە لە بەردەم حکوومەتەکایە گەڕانەوەی بۆ بەغا و لە ئێستادا گەڕانەوە بۆ بەغداد و دووبارە دەستپێکردنەوەی دانیشتنەکان لە نێوان وەفدی کوردی و وەفدی حکوومەتی ناوەند بە تەنها چارەسەر دەزانرێت بۆ تێپەڕاندنی قۆناغەکە. دەشوترێت ئەگەر کورد بەرەی نیشتیمانی و کۆدەنگی لایەنەکان پێک نەهێنێت بژاردەی گەڕانەوە بۆ بەغدادیش شکستێکە و باری لاری کورد قورستر دەکات. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، کەلات.